بەرە ناڕازیەکەی ناو گۆڕان و لیستە نوێەکەیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەو سەرکردانەی گۆڕان کامانن کە سەرکردایەتی ئەو بەرە ناڕازیە دەکەن. ئەو لەمپەرانەی دێنە بەردەم ئەم بەرەیە چین. پەیمانگای واشنگتن لە نوێترین راپۆرتی خۆیدا باز لە نزیک بوونەوەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەکات و تیشک دەخاتە سەر دەستپێکی قۆناغێکی نوێی سیاسی لە هەرێمی کوردستاندا و ئەو ئاڵنگاریانەی دێنە بەردەم ئەو قۆناغە نوێیە. لە راپۆرتەکەدا هاتووە لەناو ئەو کێشمەکێش و قۆڵبادانەی هەیە لەناو حکوومەتی هەرێمی کوردستاندا سەرکردە ناڕازیەکان لە کارکردندان بۆ دروستکردنی بەرەیەکی ناڕازی بۆ بەرەنگاربوونەوەی دەسەڵاتی هەردوو حیزبی دەسەڵات لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا کا بڕیارە لەم ساڵدا بەڕێوە بچێت. ئەم هەوڵە گۆشکراوە بەخواستی گۆڕانکاری، بەڵام کۆمەڵێک لەم پەرهەن لە بەردەم بەرەی ناڕازیدا بۆ خستنی دوو حیزبە دەسەڵاتدارەکە. پەیمانگای واشنگتن لەبارەی هەوڵەکانی حکوومەتی ناوەندی دەڵێت عێراق لە ڕێگای دادگای فیدراڵیەوە هەوڵ دەدات دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئیفلیج بکات، وەک ئەوەی بە بڕیارێک بەرامبەر پەرلەمانی کوردستان کردی و ئەو دامەزراوەی لە کار خست. ئەوەی پەیوەستیشە بە پاشەکشەی جەماوەری حیزبەکانی دەسەڵات، راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات کە تەنانەت پێش ئەم قەیرانە سیاسی و ئابوووریانەی لە ئێستادا بەرۆکی هەرێمی کوردستانیان گرتووە، کێرفی جەماوەری هەردوو حیزبەکە بەردەوام لە پاشەکشەدا بووە. بە جۆرێک لە هەڵبژاردننی ساڵی 2021 پەرلەمانی عێراقدا هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە لە 122.7 دەنگی هاوڵاتیانیان بەدەستهێناوە و لە کۆی تەواوی ئەوانەی مافی بەشداریان هەبووە لە پرۆسەکەدا، لە کاتێکدا لە 177.3 ئەوانەی مافی دەنگدانیان هەبوو یان بایکۆتیان کردبوو یاخود دەنگیاندا بوو بە حیزبەکانی دەرەوەی پارتی و یەکێتی. راپۆرتەکەی پەیمانگای واشنگتن دەشڵێت لەم هەڵبژاردنەدا حیزبەکانی دەسەڵات ڕوبەڕووی سێ بەرە دەبنەوە. یەکێکیان شاسوار عەبدولواحید و جوڵانەوەکەی، دوام حیزبە ئیسلامیەکان، سێهەمیش کە لەم کاتەدا لە سەرەتای قۆناغی دامەزراندنیدایە. ئەویش ئەو کەسانن پێشتر لەناو گۆڕان کاریان کردو و ئێستا ناڕازین. راپۆرتەکە ئاماژە بەوەش دەکات کە هەریەک لە عەلی حەمەساڵح پەرلەمانتاری پێشووی گۆڕان و دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان لە چەند مانگی ڕابردوودا سەرقاڵی گفتوگۆی چڕ بوون، چ لەگەڵ ئەوانەی پێشووتر لە یەک سەنگەردا و لە ناو گۆڕاندا پێکەوە کاریان کردووە و لەوانە عەبدوڵڵای مەلانووری پەرلەمانتاری پێشووتری پەرلەمانی کوردستان، عوسمانی حاجی مەحموود سیاسەتمەداری دێرین و یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان. هەروەها گفتوگۆشکراوە لەگەڵ دەنگە ناڕازیەکانی دەرەوەی بزوتنەوەکە کە گرنگترینیان مەسعود عەبدولخالق بووە بۆ دروستکردنی بەرەیەکی ناڕازی و بوونی لیستێک بۆ هەڵبژاردنەکانی ئەمجارەی پەرلەمانی کوردستان. بەڵام لە کۆتاییدا ئەوەی دەبێتە لەمپەر لە بەردەم ئەم بەرەیەدا بەشداری نەکردنی خەڵکە بۆ سەر سندوقەکانی دەنگدان و ئەو ڕێژە زۆرەی بایکۆتە کە ڕەنگە یاریەکە لە حیزبەکانی دەرەوەی دوو حیزبە دەسەڵاتدارەکە تێک بدات.